بەناوی خۆی بەخشندەی میهرەبان کاڵەڕێناسم ڕۆیاڵەتان پێشکەش دەکەم. لە تیۆری ئەجەنداسازیدا دەوترێ و دەڵێن ڕاگەیاندن ڕنگدانەوەی کۆمەڵگە نییە بەڵکو کۆمەڵگە داڕێژێ و ئەو بابەتانەی لە میدیا خرێتە ڕوو تیۆری ئەجەنداسازی وا دەڵێ زۆرترین قسە و باسی لەسەر دەکەوێت و ڕەنگە ئەو بابەتانی میدیانی شانی کۆمەڵگە و خەڵک و هاوڵاتیانی خۆیەت پەیوەندی بە تەواوی چین و توێژەکانی کۆمەڵگەوە نەبێ و کێشە و گرفتی خەڵک نەبێ بەڵام میدیا کارێک دەکات کە وای لێ بکرێ ئەو بابەتە گرنگترین بابەت بێ بەلای خەڵکەوە لە کاتێکدا هیچ ئەهمیەتی وەکو گرنگجێکی نەبێ و لە هەمان کاتدا جگە لە تیۆری ئەجەنداسازی تیۆری گولەی سحری تیۆری بەرپرسیارەتی کۆمەڵایەتی تیۆری چاندنی ڕۆشنبیری و چەندین تیۆری دیکەمان هەیە لە ناو میدیادا کە هەرێکێکیان و بە شێوەیەک باس لە کاریگەری میدیا لە کۆمەڵگەیەکەن. کاریگەری میدیا لە کۆمەڵگە و میدیا باس لێ دەکەین ئەوە تەوەری ڕاوێ ئەمڕۆیە بە میوانداری هەرێکێک لە کاکاوە پێنجۆنی ئەندامی فیدراسیۆنی ڕۆژنامەنووسان هەروەها کاکەژار حاتەم ماستەر لە میدیا. سوپاس بە ئامادەبوونتان لە ڕایاڵی ئەمڕۆ. کاکەژار پێم بڵێ میدیا چییە و مێژووی دروستبوونی میدیا بۆ کێ گەڕێتەوە؟ بەناوی خۆسەتا زۆر سپاس بۆم بەرنامە تەرفەتە. مێژووی ڕاگەیاندن ئەگەر سەیری کتێبە عیلمیەکان بکەین ئەو کتێبانی کە باسی مێژووی ڕاگەیاندنەکەن بە سوێنێتەوە بە زەمەنی جیاوازەوە هەندێک باز دەواکەن کە یەکەم ڕۆژنامە وەکو ڕۆژنامەکە هەبوو بێ لە ئیمپەراتۆریەتی سرینا بۆ بەناوی ئەکتیا دیۆرناوە. ئەکتا دیۆرنا هەندێک سەرچاو باسی واکەن کە ڕۆژنامەیەک بووە ڕۆژی دوو جار دەچووە هەندێک باسیەکەن هەموو بانێک دەچووە هەندێک باس سەرچاوەکانتر باسیەوەکەن کە ئەمە ڕۆژی دوو جار دەچووە بانیان بەجیاواز ئێوارانیش بەجیاوە ینی کەواتە ئەمە ئیمپراتۆریەتی سین دەستنیشان کرا بە دیاریکردنی بە دەرکەوتنی یەکەم ڕۆژنامەی ئەوکە لە شێوە ڕۆژانە بوو بێ هەرچەند کەیفێتەکەی قسەی لەسەرە بەڵام هەواڵی کۆشتی بڵاوکرێتەوە یعنی پێی جیاوازەکەی لەگەڵ ڕۆژنامەی ئاسایی و ڕۆژنامەیەکە لە ئەوروپا و بینیمان سەری هەڵداوە ئەوە بووە کە ئەم ڕۆژنامەیە تەنها هەواڵی دەرباری سوڵان و کۆش بڵاوکرێتەوە هەواڵی خەڵکی بڵاو نەکردێتەوە. وردە وردە ڕۆژنامە و گۆڤار لە وڵاتانی ئەوروپا و لە وڵاتانی عەرەبی و جیهانی جیهانی ناوەڕاستیش ڕۆژهاتی ناوەڕاستیش دەرکەوتن. لە میسریش کۆمەڵێک خەڵک گۆڤاری هێنا دەرکردووە وەکو خێدەویەکان ئەمانە گۆڤارە دەکردووە ڕۆژنامە دەکردووە بەڵام تەمان هەموو ئەمانە دوای چی هاتن دوایەوە هاتن کە ناپلیۆن میسری داگیر کرد کاتێکە ناپلیۆن پەناپەر میسری داگیر کرد مەبەستی ئەوە بوو کە بەناوی ئەوە کە لە دوو کەوانەیە شۆڕشێکی سەقافی لە وڵاتە دروستکە یەکێ لەو کاریگەریانەی کە ئەو داگیرکاری ناپلیۆن لێکەوتەوە دەرکەوتنی ڕۆژنامە بوو میسریەکانی چاویان لە ئەو وڵاتانی فەڕەنساوانە کرد و ڕۆژنامەیان دەرکرد تێگەی هەتا گەیشتە لای خۆشمان لە ساڵی 1970 بینیمان کوردیژەکەم ڕۆژنامەی دەکرد لە قاهیرە بوو. کەواتە ئەتوانین بڵێن ڕاگەیاندن میدیا زانستە یا زانست نییە؟ خۆی ئەوە پرسیارێکی زۆر جوانە زۆر کە پرسیارە تا ئێستا بۆ یەکلا نەبووەوە ئایا ڕاگەیاندن زانستە یاخود وەکو بەهرەی شیعر خەڵک کەسە و بەهرەیەکی بۆ خۆی هەیە. من ئەوەنەی کە دقەتم داوێ ئەوەنەی کە لە کتێبە مێژوویەکی کتێبەکانی مێژووی ڕاگەیاندن کتێبەکانی زانستی ڕاگەیاندن خۆبوومەتەوە من بۆ خۆم لەگەڵ ئەو ڕێیان هەردووشیانە ناکرێت من دکتۆران ڕاگەیان هەبێ و هیچ بەهرەیەکیشمە بێ. ئێستا ئێمە خەڵکمان لەگەڵا بوو لە زانکۆی سلێمانی مەرحەلە چوار بوو نێزانی ڕیپۆرتاژ ئامادەکە کەواتە ئەمە بەهرەیەکی نییە سەلیقەیەکی نییە دایکی بۆ کەسێک کە مەسەلەن معادلەکەشی احتیمال بوو لە سا 50 بێ لە سا 60 بێ کەسێکی دیار بوو لە بواری ڕاگەیاندن کەواتە ڕاگەیاندن هەم بەهرەی هەم زانستە خۆ ئەگەر هەردووچیان بێ لە کەسەکە بێتوانێت ئەو فەنیعمە وەکوی نەڵێ وانە وەکو عەرەبەڵا فەنیعمە ئەگەر هەم زانستەکەم تیاکۆ بێتەوە بینەکە بە زۆر کەسیش بەداخەوە لەگەڵ ئەوەی کە دکتۆرایەکی بڕوانامەیەکی ماستەری هەیە بەداخەوە نەیتوانیوە بەردێ بخاتە سەر بەردێک و لە دنیای ڕاگەیاندن هیچ دەستێکی دیارە بۆ من تاکی لەواکەم وەکو خۆم ڕێم وایە هەردووکیانە ئەگەر ئینسان بتوانێت هەم زانستەکە بخوێنێ هەم پەرە بە عیلمەکەی خۆی بدات لە زانستەکە لە کەناڵێکی ڕاگەیاندنە ئیشکا چونکە بە
شتی تیۆری هیچ نادێت. مامۆستا ئێمە کە سەرەتا چوینە بەشی ڕاگەاندن یەکسەر ئەوە هاتە مێشکمان لەگەڵ ڕێزم بۆ تەواوی بینەرانی بەرنامەی ڕایاڵە بەڵام شتێک کە وای لە ئێمە کرد فێر بین کە بزانین چ شتێک ئەبێتە هەواڵ ئەڵێ ئەگەر کاتێ سەگێک گازی لە مرۆڤێک گرت ئەم شتە نابێتە هەواڵ بەڵام ئەگەر بە پێچوانەوە بێ مرۆڤێک گاز لە سەگێک بگرێ ئەمە ئەبێتە هەواڵەکە ینی کەواتە هەموو شتێک لە دنیا نابێتە هەواڵ و کارێکی میدیایی وانە مامۆستا بیزەوت خۆی وایە خۆی ئەمە ئەوە تاکی دەکاتەوە لەو ڕێیکە ڕەگەزەکانی هەواڵ لە هەموو هینەکانی لە هەموو زانیاریەکانیە بۆ معلومی جەنابتە ڕەگەزەکانی هەواڵ 5-6 دانێ وانە 6 دانەیە یا هەندێکە لە 7 دانێ کێ چۆنە بۆ چۆن وانە بەڵام لە هەمان کات بۆچی سەرەکی ترینە بەڵێ هەرچەند زۆربەی کەناڵەکان هەرچی زۆربەی ڕۆژنامەکان زۆربەی نەکان وەڵامی بۆچیەکە نادەنەوە بەداخەوە بیزدەبێت خۆی بێ وابێ ئەو بۆچی ئەو قسەکراوە بووی کە شتی نائاسایی ئەبێتە هەواڵ ئێستا وەکوی کە ئەو نمونەی تۆهێناتەوە خۆ ئێستا بۆ ئێمە ئەچین بۆ کۆبوونەوەیەک لە ڕێگا بوون بەتەمای شایە بکەین یا بەتەمای مناسبەیە بکەین ئەمە هیچ شتێکی نییە شتێکی ئاساییە ئەگەر ئەمە هەواڵ بێ وانە شتی خەڵک هەموو ڕۆژان هەواڵە بەزە شتینە ئاسایی شتێک کە لای خەڵک بێتە ڕغبەت وانە اینجا لەگەڵ ڕغبەتەکەشە ئەبێ من لەم شتە من نزیک بێ وانە ئێستا بۆ نمونە ئێستا قەزیەک لە تورکیا هەبێ بە من نزیکتر لە فەڵەستین بێ بە من نزیکتر وانە وەکو موسڵمانێک وەکو وانە ئەبێ نزیکاتی هەبێ اینجا ئەم قەزیە بێ کاریگەری هەبێ لەسەر ڕای عام لەسەر ڕای گشتی ناوچەکە و جیهان وانە خۆ ئەگەر قەزەیە سەیرکی قەزی فەلەسی بۆچی ئەو کاریگەری دەستخۆشکاگەشار دێمەوەلات کاکەوە ئەرکی میدیات چیە لە کۆمەڵگەیە یا ئەرکەکانی میدیا بەگشتی بسم الله الرحمن الرحیم سپاس بۆم دەرفەتە میدیا ئەرکی ڕاستەقینە و سەرەکی هوشیاری و پەروەردەیەکی دروستە لە کۆمەڵگایە ئەکاڵین پەروەردەی دروست و هوشیاری ئیترەوە هەموو بوعدەکان ئەگرێتەوە هەر ڕاستەکردنی کۆمەڵگا و وریاکردنەوەی هەروە هەمیشە میدیای ڕەسەن ئەبێ لە بەرەی خەڵک بێت ئەمە ینی کەڵین بەرەی خەڵک ینی بەرەی مەزلومان ینی بەرەی مەزلومان بۆ لە بەرەی خەڵک بێت چکە ئێمە ئینسان لامان سنتەرە ئینسان ینی ئین بێ کە میدیا لە بەرەی خەڵک نەبوو ئیتر مانایەک بۆ دروستی و ڕازگۆیی میدیا نامێنێت کەواتە ئەرکی چیە میدیا ئەو ئەرکی سەرەکی وتمان هوشیاریە لە بەرەی خەڵکە لە بەرەی مەزلومانە حقی مەزلومان داواکردنی حقی مەزلومان و گەیاندنی بە شوێنی معنی ئەمانە ئیشی میدیایە میدیایەک مەسەلەن دەتوانین بڵێن ئەگەر میدیا خوا نەخواسە بەلاڕێیا بڕوا ئەم ئەرکانە لەدەستە ئەم مەهامانە لەدەستە هەر کاتێکی ئەم مەهامانەی لەدەستدا ئیتر مانایەک نامێنێتەوە بۆی بڵێن میدیایەکی ڕەسەنە میدیایەکی ڕازگۆیە میدیایەکە ینی باڵێ احترامات بۆ میدیاکاران ئیتر کاتێ وەکو میدیایەکی وابەستە و دابەستە ینی ئیشی ئەبێتە ئیشی پاسەوانی دەسەڵات ئیشی ئەبێتە ئیشی مەسەرەن جەندرمەیەکی دەسەڵات ئەو کاتە ئیتر ناتوانانی پێی بڵێ میدیاکاری ڕاستەقینە کەواتە میدیا توانێت چ ڕۆڵێک بگێڕە لە کۆمەڵگەیە ڕۆڵەکانی میدیا چییە؟ چۆن ئەسڵەن ئەگەر ئەوە میدیای شۆڕش دروستەکە و ڕایگشتی دروستەکە و ڕایگشتی ئەهەژێنێت ئەوە میدیایە بەو ئاراستە دروستە خەڵگەیەنتە سەرجادە ئەوە میدیایە مەسەلەن لەوەعی کۆمەڵگایە دەستی هەیە ئەوە میدیایە پێمانەڵێ کۆمەڵگا دەست نراوەتی ئەوە میدیایە دەست بۆ هەموو کەیسە هەستیارەکانە بە عەقڵانە ئەوە میدیای دروست و ڕەسەنە کاڵین کەیسە هەستیارەکان ئەو کەیسانەی کە لە خزمەتی ئینسانان ئەینە هەندێک کەیسەیە ئەبێت مەسەرەن ڕابژیرێت با میدیا ئەبێ ئاگای لە مەسئولێتی تاریخی و مەسئولێتی ئەمنی قەومیە بەڵام کە ئەڵێن میدیای دروست ئەوەیە ئینسان بە سەنتەر بزانێ کۆمەڵگا سەنتەر بێ لای نەک دەسەڵات ئەمە ینی دووبەرە دائیمەن تۆ سەیری دووبەرە بکە لە میدیایە بیبەرێکیان بەرەی گەل و مەزلومانە بەرێکیان بەرەی دەسەڵاتە دائیمەن میدیا ئەمە یعنی هیچ مەجالیتیانێ ئەبێ لە بەرەی مەزلومانە بێ چونکە ئینسان سەنتەرە لای بەڵێ کاکاوە هەندێک لە ئەرکەکانی میدیا بۆ منە ئەرکی پەروەردەی هەیە ئەرکی هۆشیاری هەیە ئەرکی تەندروستی هەیە ئەرکی کۆمەڵایەتی هەیە ئەرکی پاراستنی زمان و کەلتوری هەیە میدیاکانی ئێمە لە هەرێمی کوردستان تا چەند کاریان کردو بۆ ئەمانە وەڵاهی ئەوە ئەگەر بۆ ئەرکی میدیا پێ بژمێرین ئەرکی میدیا زۆرە هیچ شتێکنی ئەرکی میدیانە بێت تەنانەت مەسەرەن ئێستا وای لێ هاتووە گرتنی تەکسیەک لەو سەرجادا ئەرکی میدیایە یعنی ڕیکلام هیچێکی تێ هەموو هاتوۆتە ناو ماڵمانەوە ئین بێ مەسەرەن تەنان بەکارهێنانی
کابانێک مەسەلەن لە ماڵەوە چێژ دێنێت میدیا وای لێکرد دەسەڵاتی چوارەمی هەیە لە کۆمەڵگایەوە کاریگەرێکی زۆر لە هەموو جومگەکانە ڕاگەیاندمان هەیە و میدیای دروستمان هەیە کەوتمان میدیا یعنی ئیشی چیە ئیشی ڕایگشتیە کە ڕایگشتی دروست بوو سلوکی جەماعی دروستە بێ بەڵام بە دروستیەکەیە کە ئێمە هەموو جارە من باسی میدیاکەم میدیای دروست دەڵێم ئەینا میدیایەک ناڵێم مەسەلەن میدیای چاوەشەکاری کە بوو بە میدیای چاوەشەکاری ئەوە هەمان ئیشی جەندەرمە و پۆلیس ئەبینێت ئەو میدیا دروستەمان لە کۆمەڵگە هەیە وڵی هیوادارم هەبێت هیوادارمە بێ کار بۆ ئەوە جێبەجێ کردووە میدیایەکمان هەیە ئەم ئەرکانێتیا ببینیتەوە نا یعنی ئەو نەش خاڵی نییە لە میدیاکاری چاک ئەم هەرێمەی منوتەوە میدیاکاری چاک بوو میدیاکاری چاک بوو کۆمەڵێ کەیسی باشی جوڵان میدیاکاری باش بوو بەڵام بەداخەوە مەسەن جاری وا هەیە میدیاکاری ئێستا مادەم حکوومەتێکی پۆلیسیە حکوومەتێکی مەسەلەن موسسەی نیە بەڕاستی میدیاکاریش ئینسانە ئەترسێ ئەویش چاوشکاوە بێت مەسەلەن بینیمان میدیاکارێکی زۆر شەید بوون ئەمە چی بوو ئەمە خۆ نەدوژمنایەتی عشاریانە بوو نەشتی ئین بێت ئەمە لەبەری حەق و بەرەی مەزلومان نابوون دەسەڵاتیەوەی بۆ هەزم نابێت مەسەلەن سۆرانی مامە حەمە شەید دەبێ کاوە گەرمیانی شەید دەبێ مەسەن سەردەشی ڕەحمەتی شەید دەبێ ئەمانە شەید دەبن ئەمە هیچیە ئەمە باجی خۆی ئەمە باجێکی زۆر گەورەیە ئەیدا ئەمەش گیانی خۆیەتی یا بۆ کۆمەلگا باجی ڕازگۆیەدا کەواتە میدیا و ڕۆژنامەنووسان چیان بە کۆمەڵگە بەخشیوە میدیای دروست هەموو شتێکی بە کۆمەڵگە بەخشیوە باش هەموو شتێکی بە کۆمەڵ هەموو مەسئولیەتی گەوری کۆمەڵگەی هەڵگرتووە ئەوە میدیاکارێکی داماوە بە کاوبۆیەک و کراسێکی خۆڵ کردووە چەقۆیەکی پێ نییە ڕوبەڕووی دەسەڵاتێکی ئەسکەرتاری دەبابەداری ساحب ئاسایش و ساحب دەستگای پاراستن و ساحب دەستگای زانیاری ئەبێتەوە ئەوە میدیاکاری ئازای ئەوە ئاکات ئەوە میدیاکاری کوردە مەسەلەن 20 کۆڵان ڕائکا و 20 کێبڵی بەرەکەوێت لەبەرەوەی بەس هەواڵێ بدۆزێت بەڵام ئەوەی کە ئێستا تۆزێک جێی سەرنجە زمان میدیاکاری کوردی تا ئێستا مۆزوعی زمانی ڕاگەیاندنیان یا مەسەلەن ئەو دروستە نیە یاخود ئەو لە احتیمامی پێ نەدراوە کە زۆر حەقی خۆیەتی مەسەلەن ئەوە فەرامۆژ نەکرێت میدیاکار ئەوە فەرامۆژ نەکات باشە باسە لە چاواشەکاری کرد لە کاتی زۆربوونی حاڵەتی کوشتن و دزیکردن و هەندێک لەم حاڵەتە خراپانەی کە لەنێو هەموو کۆمەڵگەیەکدا هەن بوونیان هەیە جا زۆر بێنیان کەم بێ یا هەر چۆنێک بێت ئەبێ میدیا چۆن ڕۆڵی هەبێ لەم کاتانەیە هەندێک کەیسی حساس هەیە ئەوە داواکاری گشتی برایی لەسەر ئاگە میدیاکار هەندێ فاوڵی هەبوو چونکە هەندێک قەزیە هەیە هەتاوەکو مەسەلەن خەڵکی معنی خۆی بۆ پەیانە بێ جاروایی گواستنەوە نیە لەبەرچی لەبەر حساسی کەیسەکە لەبەر حساسی کە ئەوە پێڵن مەسئولیەتی ئیعلامی ئەوەیە ئەو هەر لە یاسای ڕاگەیاندنی ڕێگە پێدراو نیە بە هیچ شێوەیە ئەوە مەسئولیەتی کاڵین مەسەلەن هەست بە بەرپرسیارەتی کردن ئەوەیە میدیاکاری یعنی بۆ سەبقێک کاڵیخان بۆ سەبقێک شتێکی گەورە خەسارێکی گەورە لە کەیسێکی زۆر هەستیار نادا ئەمە چییە من سەبقێکم دەستکەوێ بەڵام کەیسێک هەیە بە دەستکەوتنی ئەو سەبقەی من کەیسەکە بەرەو بێئەنجامی ڕوا بەس چییە من سەبقێکم دەستکەوتووە ئەبێ ئالەویە دان بە خۆداگرتنی خەڵکی میدیاکار لەوێ دان بە خۆیان بگرێت واز بێنێ لەو حەقەی خۆی لەبەرچی لەبەرەوەی کەیسا ئاراستەی دروستی خۆی وەرگێت دەستخۆش کاکەژار لە ماوەیەکی زۆر کورتە لە کۆمەڵگەی ئێمە تەواوی جۆرەکانی میدیا ببینرا و بیسرا و خوێنرا و ئەلکترۆنیشەوە پەلیان کێشا و دزیان کردە ناو کۆمەڵگەی کوردی ئایا کۆمەڵگەی ئێمە ئەو ئامادەیەتیا بوو کە ڕوبەڕووی ئەم هەموو جۆرەی میدیا ببێتەوە نەخێر بەداخەوە ئێمە وەکو جەنابەت ئاماژەت پێدا من لە هەندێک سەرچاوای خوێنمەوانێ باز لە 2,000 ڕۆژنامە و گۆڤار و رادیۆ ئەواناکە رادیۆ ئەلکترۆنی و رادیۆی ئاسایی و ڕۆژنامە و گۆڤار ئەمانە بەڕاستی ئەوە جگۆ جەنابیشت ئاماژ دەبێت واز لە پەیجی ئینتەرنێتەوەوان هەرواز بێ لەبێنە ڕۆژنامە ئەلکترۆنی بەداخەوە ئێمە لەبەر ئەوەی کە ئەم کۆمەڵگەی ئێمە زۆر لە زۆربەی شتەکان تەقلید دەکات چاولێخێریەکە ئێمە پێمان وابوو زۆربوونی ڕۆژنامە حاڵەتێکی یا زۆربوونی کەنار ڕاگەیاندن حاڵەتێکی مەدەنیە خۆی ئەگەر بتوانێت بەکاری بێنێ ئەگەر بتوانێت ئەو ئیتیکە میدیاییکە هەرگەر کەناڵێکی ڕاکاندن لە پێناوی قوربانی ئەدا ڕەشاوی ئەو ئیتیکە بکە و پێشێلی نەکە ئەمە شتێکی زۆر جوانە بەڵام بەداخەوە وکە حاجیش ئاماژەی بێدە بەداخەوە ئێمە هەندێک ڕاگەیاندنمان هەیە میلەت چاوەشەوەکە هەندێک ڕاگەیاندنمان هەیە
لە پارەیەکی زۆر ئەبەخشێ بە کەسێک ئەهێنێتەوە پێی وایە ئەبێ ئەمە پیشانی کۆمەلگات ئەمە نمونەیەکی جوانە خەڵک مەژبوورکردنە بیزە بدەمە ئەمە بە خەڵکڵێ ئەمە نمونەیەکی جوانی ڕاگەیاندنە تێگەی دەفتەرە دۆلار دەفتەر و نیوێک مەسەن ئەمانە لە کاتێکیشان مامۆسایەک بە 50 ساڵ خەدەم منیژەوە خزمەتەکەشەوە ناتوانێت وەرگێکە ڕاگەیانکارێک لە کەناڵی لە ماوەی ساڵەکە وەرێک دێ بەداخەوە ئەمە حاڵەتێکی زۆر ناشارستانیە نام دیموکراتیا بەوەبوو کە نا ئینسانیانەیە چونکە کارە کاتە سەر ئەوەی کە خەڵک ڕاگەانیش بەرچاوکەوێ بەداخەوە چون ئێستا لە مڕاتە ئێمە خەڵک هەڵبژاردننی بەرچاوکەوتۆ پەرلەمانی بەرچاوکەوتووە ڕاگەانیش بەرچاوکەوتووە من لەبییر بەو کاتەکە من کە حاجیکەوە لە ڕاگەان نەماخوێکە حاجی لە پێیمەوە من لە زاکوم ئەو کاتە ڕاگەیاندن زۆر لە ئێستا سەبقی جوانتر بوون خەڵک جوانتر لە ڕاگەانەی ئێڕوانی بەداخەوە وردەوردەوای لە هاتووە ئێستا خەڵک هەر پێ ئەیبڵێ ڕۆژنامە نووسن هەژار ئەمە بۆ ناگەڕێتەوە لە ئێستا ژمارەیەکی زۆر لە میدیامان هەیە کەناڵی ڕاگەاندنمان هەیە و خەڵکیشی بەعین بەڕاستی چاوەشە بۆ نازانێ باوەڕ بە کامیان بکە هەواڵی کامیان ڕاست و دروستەوە ڕوو لە کامیان بکە ئەمە ژێکێکی تر نیە لە هۆکارەکە بخۆوای قسەکەتەوە خۆ بیست بە دوایە کەناڵەکە ئەمە زۆرەوە زۆرە خەڵە نازانێ سەرێکی ڕاگەاندن بکات چ ڕۆژنامەیە بکات چ گۆڤارێک بکات سەرێکی کەناڵە بکە بەڵام ئەبێ ئێمە بۆ خۆمان جیاکاری بکەین جیاکاری بکەین لە بینی ئەو ڕاگەاندنێکی ئامانجدارە لەگەڵ ئەو ڕاگەاندنی کە بەڕاستی ئەوێ کۆمەلگا بە چاوەشەکارێکە و هەڵدەری بەرێ بەچ ئەگەر سێریکەین بەداخەوە کۆمەڵێک کەناڵی زۆرمان هەیە بەداخەوە ئەمەژە پێکرد لە پێناو کۆنسرتێکە لە پێناو مقابلەیەەکە لە پێناو هەشتێکە کە بۆ خۆی مەمەستێتی تێگەی پارێکی زۆر ئەبەخشێتەوە خەڵک وای لێ دێ بەڵام ئێمە ئەبێ کار لەسەر ڕاگەیان ئاماژدارەکە بکەین خەڵک با بژدانەوە ڕێسەیری ئەو ڕاگەیان ئاماژدارەکە لەگەڵ ئەمەکی ئامانجی نییە ئەمە تەنها ئەوەی خۆی ئەژگەنێ خۆ زۆر خەڵکانێک هەیە خۆی ئەژگەنێ لەوێ لەگەڵ ڕاگەانێک تۆ لەگەڵەوەی کە ئامانجێکی هەیە خەڵک جای کاتەوە ئەو ڕاگەیانێک ئێستا ئێمە لە کەناڵی پەیام ئەو ساڵەکە کە ڕێکخراوی ئەمریکی هەردی کەناڵی پەیامێکی لەسەرەوەی کە ئەمە جێگای دەستخۆشی بۆ کەناڵی پەیام و بۆ کۆمەڵیش کە هەواڵی فەیکی نەبوو وەنیە هەواڵێکی نەبوو کە جێگای ئەوە بە خەڵک چاوەشە بکە وەنیە ئەمە جێگای خۆشحاڵێ ئەبێ خەڵک جیاوازی بکە لە بینی و ڕاگەانێکی کە ئامانجدار لەگەڵەوەی کە بەڕاستەوە بەداخەوە کۆمەڵگەی تێکداوە کاگەشار بەهۆی میدیاوە ئەبێ ئێمە هەموماندان بۆ ڕاستیا بنین کە هەندێک شت لەم کۆمەڵگەیە بە تاوەتی لە دەست دەرچووە ئایا دەرفەتی ئەوە ماوە کە لە ئێستاشدا بەو دەرفەتەکەوین کەما بێ ئەو هەموو شتە لە دەست دەرچوو بێ بتوانین یاسا و ڕێسا و سیستەمێک بۆ ئەم بارودۆخەی ئێستا دابنێ ئەمێ بەڕاستی بەڵێ دەرفەت ماوە چۆن دەرفەتێک ئێمە کاتی خۆشی لە کۆبنەوەیە کرا لە ئوتێل ژێ لە ئوتێلەکان بوو دوای حەڤەی شوبات بوو من و بیرمە من و کاکێ پەیوەند لێرە بەشداریمان کرد کاکمر من و کاتان لە ڕۆژنامە بۆزانم کاک پەیوەندیش لە کەناڵی پێیان بوو بەشداریمان کرد ئێوێنی باسی ئارکەکانی میدامان کرد دوای حەڤەی شوبات دەگەی ئێستاش ینی کۆمەڵێک پرەنسیپمان دیاری کرد کۆمەڵشتمان دیاری کرد کە میدیا ڕەچاوی بکە و لیلا نەدا ئێستاش دەرفەت ماوە تێگەی هەموو کەناڵ ڕاگەانەکان ڕەچاوی ئەو بنەمایتیکە بکەن کە لەزای دروست بوو ئێستا هەر کەناڵێک هەیە لەسەر کۆمەڵە پرەنسیپ و ئیتر دامەزراوە ئەبێ لەوەلیانەدا ئەنجا هەمووشمان بەڕاستی لەگەڵ یاسای وەزارەتی ڕۆشنبیریە ئەبێ ملمان کەس بێ نەک بۆ من و تۆ یاساکە ئیشکا بۆ کەناڵێکی ئیش نەکەوانی جیازێکرا لە نێوان دەستگاکانی ڕاگەیاندن بەتەکی جیازێکرا لەبەرەوەی ئەو سەربەدە سەڵات و پارێکی زۆر بەخشێتە میدیاکەی و ئەمانیش خۆ دەزانیت لە لەسی حاڵەکان ڕاگەانی ئیسلامیەکان و ئاماژدارەکەنەوەیە ئەبێ هەر هەمویان لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری و ئەو پرەنسیپانێکە بۆیان دانرا و دوجاریش وەزارەتی ڕۆشنبیری فعالتر بێ چالاکتر بێ یاسایەکی ڕاگەاندنی مەدەنیانی تازە دابێنێتەوە لەگەڵ هەندێک پرەنسیپترە کە خۆیان هەمان ئیش لەسەر بکەن نەگەوەی کە من و تۆ بابەت بکە و کەناڵێکی پێ لێ دابداوانە ئەبێ هەر هەمان لە ئاستی ئەوەی کە بەڕاستی نەگەوەی کە بۆ من یاساکە من بگرە و فلان کەس بەردەوانە فلان کراوانە فلان ڕۆژنامە بۆ هەموو وەکو یەک بێ
دەرفەت ماوە بەڵامگرنگ ئەوەی هەموماندا بۆ بنین کە کەموکورتی ئیعلامیمان هەیە کەموکورتی یاسایەکی جوانمان هەیە کە یاسایەک ئەنجام تا یاسایەکی ئەومە نیتەوە کۆمەڵاتیەکان ڕێخە هەنی بەدا ئەم فەوزایی کە لە تۆڕی کۆمەڵاتی لە وڵاتە لە شوێنەکان نییە کابرا لە تۆڕی کۆمەڵاتیا بۆتە سۆپەرمان و بۆتە هێنەوە نیە ئەمە چییە؟ ئەمەی لە وڵاتی لە شوێنەکان نییە ئەبێ حکوومەت ڕێ بگرێتەوە خەڵک بۆتە سۆپەرمان ینی لایفی سەر لایفی ڕاستەوخۆن چی شووانە بگومان دێم وڵات بە درێژی باز لەواکەین کاکاوە ئێستا زۆربەی ئەو کەسانەی لە دادگاکان نایبینین بۆ هۆی سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵاتیەکانەوە دروستبوون ئەمە حاشای لێ ناکرێت بۆچی هەتا ئێستا سیستەمێکمان نییە بۆی ئەمانە ڕێک بخرێ و کاکەژات کاڵی سیستەمێکمان نییە ئەخە موسیبەتەکە ئالێەوەیە باش جاران ئێمە من بیرمێ لە مەسەن بدایەتی ڕاگەیانی کۆمەڵا من بەرپرسی سەحافە نەشر بووم ئەو کاتە ئێمە بۆ خەڵک بۆ دەستەبژێری کادیر و خەڵکی ئەلامیە گەڕین لەگەڵمانە کارکە کە ئەمانوت مەکتەبی ئەلام یعنی چۆنڵێ لە مەحەکمانەدا ئەو کەسی کە هات لەگەڵ ئێمە ئیشیە کرد بۆ لەبەرەوەی مەبەستمان ڕازگۆیی بوو بڕواکە زۆر باجمان لەسەر ڕازگۆیی داوە زۆر باجی گەورەمان داوە لەسەر ڕازگۆیی ئێستا وای لاتوە لە هەموو ماڵێکان مەکتەبی ئەلامێگەیم ماڵی وایە پێش مەکتەبی ئەلامیتایە هەر ئەو سوسیال میدیا بێ ئێرانی لێ بێتر موزە بێ ئیستۆپا توپڕ شتێک ئەبیسیە و یەکسەر لە بۆ سەبق بێ مەسئولیت بڵاویەکاتەوە وای لاتوە یعنی دادگای سەری ناپەرجێتە ئاگێشت شتیوە ئەبینیت مەسەلەن لەو پەیجە وابەستە و دابەستانە بەڕاستی یعنی ئینسان شەرمەکە کە بڵێ خوێنەوارم شەرمەکە کە بڵێ ڕۆژان لە کایی ڕۆشنبیری و لە کایی معریفی و لە کایی ئیعلامیا هەبووم یعنی زۆر سەیرە ئەمجا لە پاڵ ئەمانەشە هێشتا مدعی عام بڵین داواکاری گشتی خەمسار و بێباکە وەکو بڵێ با ئەو فەوزایە ئین بێ بۆ دەسەڵات مەشغوڵ دەکا مەشغوڵی کردووی بە فەوزایەکی زۆر گەورەوە بۆ ئەوەی سەری شتە گەورەکەت هەمە گەورەکەت نەپەرژێ ئێرانەکان ئەڵێن بە قەیرانێککە بە بحرانێککە لەبیر بەرەوە ئەو بحران و قەیرانێکە خستویانتە ئەم کۆمەڵگایەوە بۆچی بۆی بحرانە گەورە و قەیرانە گەورەکە لەبیر بنەوە بەڕاستی ئەوە پێناڵێن ڕاگەیاندن پێناڵێن مەسەرن زیادکردنی کایی معریفی و کایی ڕاگەیاندن ئەوە پێڵێن فەوزایەکی بێفیلتەری ماڵوێرانکەرە کاکاوە قسەکانی بەڕێزە هەمووی لە شوێنی خۆیەتی و هەمووشی ڕاستە بەڵام بشێکی دیکەشی پەیوەندی نییە بە پەروەردەی خێزانەکانەوە ها مامۆستاژەر یعنی پەروەردەی خێزانەکانیش بە جۆرەکە کاتێ مناڵەکەی نەگەشتۆتە ئەو تەمەنەی کە پێویستە لە ڕووی یاسایە و مۆبایلیان ئایپاد یا هەر شتێکی تر بەکار بێنێ ئەیاتە دەستی کاتێکی بۆ دانانە یاسا و ڕێسایەکی لە ماڵی شەو بۆ دانانە بڵێت تۆ بۆ هەیە تەنها دوو کاتژمێر بەکاری بێنی بێەوەی بزانێ مناڵەکەی سەیری چیەکە لەگەڵ کێ برادەرە نازانێت چیەکە بەڕاستی بەڵایەکمان هەیە یعنی شتێکە ناوی بەڵایە وازانی مەسەن جاران نەمانوت مەسەن ئەمە هەر نەزەریاتە یعنی بڵێن بێ ئەیوکە قۆناغی کۆمۆنەوە هەیە کۆمۆنی سەرەتایی هەیە و دوایە بێتە قۆناغی شوانکاری و قۆناغی دەرەبەگایەتی و قۆناغی بۆرژوازیەت و دوایی لە هەناوی بۆرژوازیێتە ئیشرای شتێکی ئەوە حکایەتێکی ئەوە هەبوو جاران ئێستاش يعني على اساس ام مرحله نابري استجنيا خلق له خويو لقوناغي رشوشي سدبي حزبي بعثو كهمو من ديل بوين يكسر جيشين بقوناغي بفلتري ديمقراطي كهيش قوناغي كمان نبريبو او انجامكي امتى بديمقراطيكش دانكوتي ليبراليات ام ليبراليات ايشتا والله الليبرال كان خويا دستو قاتي خويا نشكل اما بناوي ليبراليات وبناوي او بري ازادي رهاو او باجكيو اوش انجامكي اگر بم اما رمدا اما اگر يعني يقدنك يكتوس مسؤوليتي اخلاقي وتاريخي بزانه يعني على شيء والله بوبا والله تدي فروشان بابا اخي والله اما زور خطر اما زور بو امني والله تقيتو بو امني قومي مثلا روج يشتكي بيني ولا شيء شاركي اما قنجي بو بابا بو خاتي اخوا اذا هي اوتوماتيكي مثلا لو والله شاريتوا لو قزايتوا همو خانوك دفن دابزي بو بزورتين شويني سرطان زورتين سرطان هو فخر نيه او مال ويراني او بخدمتي دي ولا سجاده غزل شيوا ابوا يعني ام معرفيه الاعلام
ئەمەی بەناوی سەبقۆ ئەمەی بەناوی ئەوەی هەموو کەس دەستیاوت ئەم کارە جاران کە هیچێک تۆزی ڕۆشنبیر وایە دیار وایە هەروە سەیریکاڵی سەحەفیە ئێستا پیا ڕووی نایە بڵێ ڕۆژە ڕۆژان ئیشی سەحەفم کردووە وەڵی زۆرجار مەسەلەن ئەڵێ ئەو کاوە کێ بۆەوەیە ڕووی نایە بڵێ باشە کاکاوە کەواتە تۆ لەگەڵ ئەو خاڵی تیۆری ئەجەندا سازیای کاڵی میدیا گرنگی بە هەنێک شتەیە کە ئەسڵەن گرنگی بۆ کۆمەڵگەنی و هەنێک شت بە گرنگدانەکە هیچ پەیوەندیەکی بە خەڵکەوە دای چۆنە لە دینیشە خۆت باسی کرد ئەو خەتیبەی ئەمڕۆ باسی شیم بووەکات باسی ئەڵێ وەڵا ئاوی مەسبەحەکان پیسە تۆ سێکەی ئەمە کەی بشکیلی هەرمان ناچمە مەسبەح بیری ئەچێتەوە کە دەستی مەسوولەکان پیسە ئەمە باز ناکە بەس باسی ئاوی وەڵا مەسبەحەکان درەنگ ئاوەگۆڕن وەڵا فڵان نانەوە مەسەلەن سەدری لە بەرانیە باسی ئەوم بووەکە بەڵام باسی ئەوە ناکە فڵان مەسئول ئەمەی کرد فڵان ئەوەی کرد یعنی ئەگەر شتێک زۆر ئافراتی کۆمەلگانە بێ و زۆر تەسیری نەبێ ئەبێ ئەوە بە هەمی خۆت بزانی من باسی چی بکەم بڵێم کاکە بە مناڵەکانتانەوە بەرەو پای زەڕۆین مۆتا نەخۆن هێکە هەر ئۆتۆماتی خەڵکیشیارە کەواتە ئەگەر بەر بەم لێ شاوەن نەگیرێ لە چەند ساڵی ئایندەیە کۆمەڵگەی کوردی بەرەو چ ئاراستەیەگەڕە بەرەو چ ئاراستەیەک نەڕۆشتووە بەرەو چ ئاراستەیەک نەڕۆشتووە ئێستا ئەمە بەرەو ئەمە یەک دقە سەیری موسیبەتەکە ئالێرەوەیە ئێستا بەرەو لەوەی ئەم شەو یاسبینێ بەرەو کوێڕین بەرەو کایەیەکی خەتەری هەڵبژاردن ئەڕۆین کە زۆر حساسە بەڕاستی زۆر حساسە و مەسیری میلەتی پێوە بەندە ئەمەندە ئیعلامی بێفیلتەر و ئیعلامی وابەستە و دابەستە خەڵکیان بەناڕێدا بردووە ئەم خەڵکە لەشی ئێتەوە بیری شۆتۆ کە مناڵەکەی ڕۆژانەی نییە بیاتێ چەند مانگە معاشی خوراوە چەند مانگە مەسەلەن معاشی پاشەگەوت کراوە چەنە کرێکی چەنە خێزان جیا بووە چەنە ئیتر ئەو هەموو موسیبەتی کە بە چەند تەلەبەت دەستی لە مەکتەب بەڵگن چەند کەس ئەڵەشی کاکە ئەمە ئیعلامی وابەستە و دابەستە کە چەند ساڵە پاریانەیە بۆچی پارەیە داتێ کابرا مەسەلەن بۆ نمونە مەسەلەن قەڵەمێکی پێ 20 ساڵە دە ڕۆژە بە یەخەوێتی یەک دەدەقە نووسینی پێکا ئەوی 20 ساڵە ڕای گرتووە دەڕۆژ ئیشی پێەکە وایە لە لاشعوری خەڵکە ببوورە لە لاشعوری خەڵکە وایە ئیعلام وا خەڵکی بە ئیعلامی چاوەشەکە وا خەڵکی چاوەشە کردووە دەڵێکی کاکە ئەو خەڵکە هیچی فەرقی نییە ئەو حیزبانێکی فەرقی نییە ئەو چاکسازی ئەوە ئەسڵی نییە بۆچی بۆی خەڵک بێئەمەلکە ئێستا بەسوولێتە تاریخەکەی خەڵک ئەگەر بیەوە متمانە دروست بکاتەوە باشترین دەرفەتە بۆ نمونە کەیسێکی گەورە یەک دەقەم بدەرێ کەیسی بڕیاری ڕەحمەتی لە سەیسایەقا ناتوانم دەرفەتی پرسی وەڵامی تر بەمێ من تەنیا ئەو ناڵێم ئەو حەقەم بدەرێ و بە ئەو کەیسی بڕیاری ڕەحمەتی لە سەیسایەقا کە کەیسێکی زۆر گەورە بوو زانێ یەک ڕاگەیان باسی کرد لە بەر شارە زور بۆ لەبەرەوەی کاکە ئیعلامی ڕەسەن لەوێ نەماوە بۆ ئیعلامی ڕەسەنەکان نایەن ئەو کەیسە کە سەیسایەق پەرەپێدان و لالێکردنەوەی بێ کەیس و خوێنی بڕیار بوو بۆ ئیعلامەکانەوە بێدەنگ بوون دەستخۆش کاکە ژار چەند سەرەکان تشین بۆ ئەم باردۆخە زۆر بە کورتی بۆی دەرفەتی کاوەش بەمە چارەسەرەکان چین بۆ ئەم وڵات چارەسەرەکان ڕاگەیاندنێکی ڕاست و دروست بەتاشی من لە پرسیارێکی ئاماژەم پێدە ئەوەیە کە بە هەمومان یاسایەک دابنین و ئیشی لەسەر بکەین هەر هەمومان لە پێش هەمووی وەزارەتی ڕۆشنبیری وەکو کاکاوە داواکاری گشتی کارا بێ بەڕاستی ئەوە کارا بێ و لە بینی کەناڵەکانی ڕاگەاندنە جیاوازینەکە فلتەری بۆ سەر هەمویان هەبێ چاودێری بۆ سەر هەمویان هەبێ نەک بۆ سەر کەناڵێکی ڕاگەاندنی ئیسلامی چاودێرێکی چالاک بێ و بۆ سەر ڕاگەاندنێکی دەسەڵات ئاگەی لێ نەبێ نییە ئەنجا بەڕاستی پەروەردەی خێزانیش کە ئاماژە پێدا پەروەردەی مناڵەکانمان پێیان بڵێن کە ئەم مۆبایلە چۆن بەکاربێنن ئەوە گرنگە چونکە تازە بەن لەشەوە ناژێ وانە تازە هاتووە ئەولەمەیەکەوە ڕاگەاندنێکە هیچ کەس ناتوانێت لەگەڵ ئینکە وانە بەڵام گرنگ ئەوەی بتوانین چۆن بەکاربێنین ئەنجا یاسایەکی جوان دابڕێژین کە بتوانێت تۆڕە کۆمەڵایەتیەکانیش کۆنترۆڵ بکات هەر چەندە ینی یاسا من کاتی خۆشی لەگەڵ دکتۆر سابان فەوزیشەکە یاسای ڕاگەاندنی پێوەتی لە زانکۆی سلێمانی زۆر باسی و مۆزوعەمانەکە ئەوەی کە میدیای ئەلکترۆنی ناتوانێت کۆنترۆڵ بکات بەڵام لە هەمان کاتە ئەتوانێت سنووردارکرێ وانە سنووردارکرێ ناتوانێت بزەبڵ کۆنترۆڵێکی بەڵام ئەتوانێت سنوورداریکی وانە ئەتوانی وابەستێکی بە کۆمەڵێ فلتەرەوە بە کۆمەڵی یاساوە کە لێرانەکە بەڕاستی دەستخۆش کاک هەژار حاتەم ماستەر لە میدیا هەروەها کاکاوە پێنجۆنی ئەندامی فیدراسیۆنی ڕۆژنامەنووسان سوپاس بۆ ئامادەبوونتان لە ڕایەڵی ئەمڕۆ ڕایەڵەم پێشکەشکردن دەستان خۆش